ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەی ڕاڤە گفتوگۆکردن ئەبێ لەبارەی چۆنێتی پەرەپێدانی کللتور و کللتور چۆن دروست دەکرێت. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست کە دکتۆر ڕێوار سەعید هونەرمەند و مامۆستای زانکۆ. کاک دکتۆر ڕێواری خۆشەویست بەخێر بێت و خۆشحاڵی. قوربانتە، زۆر سپاسانەکەم. ئوستازی خۆشەویست، پێمان خۆش بوو لە چوارچێوەی ئەو زنجیرە گفتوگۆیی کە بەرنامەی ڕاڤە لەگەڵ کۆمەڵی خەڵکی ئەکادیمیست، کۆمەڵی خەڵکی پیشەگەر لە بواری کللتور لە ڕوانگە جیاوازەکان لە ڕاهەندە جیاوازەکان لە چەمکە جیاوازەکان کە لە ڕابردووە کردومانە لە سینەماوە بۆ شێوەکاری بۆ پەیکەرسازی بۆ میوزیک و گۆرانی بۆ بابەتی کتێب و بە کولتورکردنی خوێندنەوە و لە قسەکردن لەسەر شان و چۆنێتی جارێکی تر ئاودانکردنەوەی شانۆکان و لەو بابەتە تەورێکی دوور درێژمان هەبووە. پێمان خۆش بوو کە ئەمڕۆژ لەگەڵ جەنابتا وەکو ئەکادیمیستێک وەکو هونەرمەندێکی بە ئازمموی ئەم بوارە و هاوکاتی ژوک مامۆسایەکی زانکۆ گفتوگویەوە بکەین کە ئێمە چۆن کللتوری کوردی پەرە پێبین، چۆن جارێکی تر ئەم کللتورە وەبەربێنینەوەیەوە گەشەی پێبین. ئەگەر پرسیارەکە بۆ دەست پێ بکەم چۆن ئێمە هونەر بە کللتور بکەین، چۆن ئەڵین بە کللتورکردنی خوێندنەوە و گەڕاندنەوەی بینەرەکان بۆ ناو شانۆکان بە کللتورکردنی هونەر لەو پرسیارە گشتی و داخلی پرسیارەکەمان ببین. لای جەنابەت چۆن بیری لێکەیتەوە؟ پێشێکی زۆر سپاسانەکەم بۆ ئەم دەرفەتەوە بۆ ئەم گفتوگۆ گرنگە لە بواری کولتورە. بەڕاستی بوارێکە کە هەمیشە ئەمە پێویستمان پێ قسەی لەسەر بکەین، ڕاهەندە جیاوازەکانی بخوێنینەوەنێ ئەو ئەگەرانەی کە ئێمە نەمانتوانیوە فەرهەنگی خۆمان بە کولتوری چی باڵا بگەێنین سەبەب و هۆکارەکان چییە. ئایا سەرەتا مەوە بڵێم ئێمە خاوەنی مێژوویەکی دێرینین، ئێمە خاوەنی کەلەپورێکی گەورەی نەتەوایەتین، خاوەنی یەک دنیا گۆرانی فۆلکلۆر، حکمەی کۆمەڵایەتی، یعنی لە ناو جوغرافیای ئێمەی کووردا یەک کۆمەڵ ئێمە بابەتی گرنگمان هەیە کە بابەتی قسە لەسەرکردنە، بابەتی ئەوەیە کە جارێکی کە ئێمە دەستی بۆ بەرین و بتوانین بە شێوازێکی کە خوێنەوەی بۆ بکەین، بتوانین بهێنینەوە سەر سەحنەی ژیانمان فۆرمی کەی پێبین. لەو دیدەوانێ وەزیفەی هونەر تەنها ئەوە نییە بیر لە شتێکی تازە بکاتەوە، ئەوەی بەشێکیشە لەوەی کە ئێمە ئەو سەرمایە کولتوریە دێرینە چۆن بتوانین بە هاوچەرخیکەین، چۆن بتوانین لە تەپوتۆزی ئەو دیوەی داتەکێنین کە ڕەنگە کۆن بووە، بەڵام یەک دنیا جوانی و تازەگەری و بیر و باوەڕی زۆر هاوچەرخ لە ناو بیرکردنەوەی کاری هونەری ئێمە هەیە لە دێرینە. چۆن نەتوانیان بهێنینەوانێ کاری لەسەر بکەین، بتوانین بەنەوەی خۆمانی بناسێن و هەروەها بتوانین بە دەروی بناسێنین، بتوانین کەسایەتیە بین بەم دید و بۆچوونە کە جۆرێ لە جۆرەکان تاموبۆی ئەم دەڤەرەی ئێمە، تاموبۆی ئەو ژینگەی ئێمە بات کە لە کۆمەڵی خاڵە ئێمە توانین کۆیکەینەوە. ئەم دیوی بەجددیگرتنە کارکردن لە ناو ئەو مێژووە بەشێکە بیرمان نەچێمەیەکێ لە مشکیلەی گەورەی زۆری ڕۆشنبیری ئێمە و ئەزانێت کللتوری کوردی کللتورێکی مردووە، کللتورێکە ئیتر فاتیحای بۆ داراوە، هێز و قودرەتی ئەوەی نییە کە تۆ بتانی دنیای مۆدێرنی پێ ئاوەدان کەیتەوانێ. کە من خۆم بۆ خۆم ئیماندارم بەوەی کە لە ناو ئەو مێژوەی ئێمە یەک دنیا ڕەگەزی زیندوی بەهێزەیە کە توانای مانەوەی بۆ مەدایەکی دوور دەتوانێت بخوات. کاک دکتۆر، هەندێک لەو هونەرمەندانە، هەندێک لەو وەرگرەکان باوەڕیان وایە کە هونەری کوردی هەر لە بنەڕەتەوە خاوەنی مێژوویەکی باش نییە، خاوەنی کۆمەڵی مقاومات و ڕەگوڕیشەیەکی باش نییە لەوەی کە ئەو ڕەگوڕیشەیە بیگواستایەتەوە بۆم سەردەمە و گەشەی پێ بدرێت.
دیدی جەنابەت چێت لەوەی کە ئێمە خاوەنی هونەرێک نەبووین تا گەشەی پێ بێت. من دوو نمونە هێنمەوە نمونەیەکیان فەرشی کوردی بۆ نمونە کە ڕەنگە کە ئایدیایە فکرەیە کە زانستە و لە مێگەڵتن کابرایەکی ئەمریکیە کتێبێکی هەیە بە ناوی فەرشی کوردی کوردیش ڕاکس لەم کتێبە باسی 5 فەرشەکە لە دنیا کە ئەم فەرشانە فەرشی تایبەتن نمونەش کوێنێتەوانە مۆزەخانی بەریتانیە نێتەوە پرۆفیسۆریە کە ئەو دانی ناوە بەمە ئەڵێ ئەگەر ئێمە 5 فەرش لە دنیا دەستنیشان کەین وەکو تایبەتمەندێتی و کەسایەتی یەکێ لەوانە فەرشی کوردیە بە پێی چنینی ئەو گریانەی کە فەرشی کوردی پێچندێ ئەو تایبەتمەندیاتانەی کە لە فەرشی کوردیا هەیە من مەزدەرم مۆزەخانی بەریتانی بێت و پرۆفیسۆرێک بێت کە ئیختیساسی لەسەر ئەمەیە ئایا من خاوەنی کلتورێکی ڕەسەن نیم ئەمە ئەوە دوو مێژووی ئێمە مێژۆی میزۆپۆتامیایە مێژووی ئێمە پڕە لە هەر مۆزەخانی سلێمانی بڕە مۆزەخانی سلێمانی ڕەنگە زیاد لە 20,000 نمونەی لێبێ لە سلندەرەوەی کەمۆرەکانە لە ئەنواع شێوەی کاری سیرامیک هەڵکەنی سەربەرد کە مێژووی هەزارەها ساڵی ئەم دەڤەرەی ئێمەیە من پێم وایە ئەو ڕۆشنبیرانەی کە بەم زمانە قسە ئەکەن ڕۆشنبیر بریتیە لە چی ڕۆشنبیر بریتیە لەو کەسەی کە ئەتوانێ مێژووی وڵاتەکەی خۆی بخوێنێتەوانێ اینجا قسە بکات لەسەری کاتێک کە تۆ بەبێ ئاگایانە هیچ تحقیقێ نەکەی هیچ بە شوێندارچوونێ نەکەی نەتەوێ ببینی تەنها ئەوە ببینی بۆت ئیسرا دەکرێت تەناوە بە هونەر ببینی کە لە دەرەوە بۆتیە تەناوە ببینی کە لە شاشەی تەلەڤیزیۆن و لە ڕێ موبایڵەکەتەوە هەیە نەچی تەناوقوڵی توێژینەوە وردەکاری دۆزینەوەی ئەو ڕەگەزانە قسەکان بە هێند وەرناگیرێ چونکە عادەتەن ئینسانی ئەکادیمی تۆ بە فاکت قسەکەی ئێمەش ئەو ڕەگەزانی کە هەیە لە ناو گۆرانی کوردیە لە ناو فەرشی کوردیە لە ناو تێکستەکانمانە لە ناو چیرۆکە ئەو چیرۆکان و لە ناو ئەفسانەیە دکتۆر محەممەد دکتۆر مەولود هەیە لە مامۆسای زانکۆیە لە پرۆفیسۆرە پیاوێکی داهێنەرێکی گەورەی کووردە سێ کتێبەیە لەسەر ئەفسانەی کورد بڕۆ کتێبانە بخوێنەرەوانە بزانێ ئەمە خاوەنی چ داهێنانێکی گەورەی لە دنیای ئەفسانەیە لە دنیای چیرۆکی دەما و دەما ئێ باشە کە تۆ نەچی ئەمە بخوێنی تەوانێت تێناگەی لە ئەفسانە هەتا حکمەیەکێ لە سەرەتا کتێبەکە نووسێتی ئەڵێ زانە ئەفسانە ئەکاتە زانست نەزان زانست دەکاتە ئەفسانە گەر لەم دەلاقەیەوە ئێمە بڕۆینە سەر شتەکان زانە و کەسانەیە کە ئەتوانێ هەموو ئەو ڕەگەزە بۆ ماوەی کە بۆمان ماوەتەوانێ لە هەموو مەجالەکانە بیکەیتە زانستێک و بینای لەسەر بکەیت بەڵام گەرتۆ بە دیدێکی نەزانانە تەماشا بکەیت عیلمیش بێ هەرێکی بە کاک دکتۆر پێم خۆشە لە پرسیارەکە بمێنمەوانێ هەر لەو ژینگایش بکەین ئەتەوێ بڵێ کورد خاوەنی هونەرێکی دێرین و ڕەسەنە و مقاوماتی ئەوەی هەیە لەگەڵ دنیای مۆدێرنە ئەم هونەرە یەک بگرێتەوە و گەشەی پێ بدرێ پەرەی پێ بدرێ بکرێ بۆ منە ناو بەشێکم پرسیارەکانە باسی ئەوت کرد کە فەرهەنگی خۆمان بە ئاستێکی باڵا بگەێنین لە کاتێکدا ئەمەی کە بەڕێزت داوای ئەم باڵایی هاکەی خەڵکانێک دڕدۆنگند و دەڵن باوەڕیان وایە کە هونەری کوردی ئەم بڕشتەی نییە ئەنی لە بواری میوزیکا لە بواری گۆرانیە لە بواری فۆلکلۆرە لە بواری شێوەکاری و پەیکەرسازی و نەحتاکە بوارەکەی جەنابتە حتا لە بواری شان و سینەمایە ینی جۆرێک لە نیگەرانی هەیە لەوەی کە ڕەنگە هونەری کوردی ئەگەر هەش بێت ئەو بنەما و ئەو خەسڵەتە یان و تایبەتمەندی باشانی نەبێت کە بە تایبەتی بە قۆناغێکی وەکو ئێستا کە قۆناغی جیهانگیریە ئەم هونەرەش لە پاڵ هونەری گەلانی ترا ئامادەی پیشان بات. بەڵێ وەکو وتم تۆ وەکو ئەکادیمیە کە بێ بگەڕێتەوانێ بۆ نمونەی بەرجەستە کە وجودی هەیە بۆ نمونە من دوو شوێن وەرەگرم یەکێ لەوانە مۆزیخانەی بەریتانی برێتیش میوزیەم دوو لەوانە لۆڤەر لە پاریس باشە بڕۆ ئەم دوو شوێنە بزانە بە تایبەت مۆزەخانەی بەریتانی یەک بەشی گەورەی هەیە کە هونەری بڵێن کوردستانە دەیەکەیە لە مەنتیقەی سەقزە ناوەکەیم بیر نییە
بەس ئەو گەشتی داهێنانی گەوریان دۆزیوە توانێت کە جێی سەرسوڕمانی هەر مێژووی هوەرە کە ئەمە لە مۆزەخانی بەریتانی ئەو قەڵایی هەولێر کە ئێمە ڕەنگە زۆر بە هەندی نەگرین لە مۆزەخانی بەریتانی بەقەدەر ئەو دەرگایە وێنەی قەڵای هەولێر دروست کراوە باسی گەورەی و مێژووی ئەم قەڵایە و داهێنانی میعماری لە ناو ئەم شوێنەکە ئێمە ئەو بڵێن مێژووی دێرینمان پڕە لە داهێنان خۆ هەر لە منتیقەی سلێمانی قسقاپان نەرامسین باشە نەرامسین بەم حەجمە دروست کراوە بەم ئاستە هوەریە جوانە باڵایە کە هەڵکەنداوە لەم شاخە ئایا ئەمە سلیقەیەکی هوەری باڵا نییە؟ ئایا ئەمە هەر لەو دەڤەرەی ئێمە نییە؟ وەکوتم هەر لە مۆزەخانی سلێمانی هەموو ئەو پەیکەرانەی هەموو ئەو گڵجۆشانەی کە دۆزراوەتەوانێت لەم منتیقەیە بڕۆ لەوێ هەیە ئەمە دەلالەتی چییە؟ دەلالەتی بنەی مێژووی ئێمەیە لەسەر کایی هوەری بەڵام ڕاستە لە فترەیەکە دوای هاتنی ئیسلام ئەم دەسەڵاتی هوەر وەکو داهێنانێک وەکو کارکردن لەسەر فیگەر و ئەوانە پاشەکشاکە ئەوەستێ بەڵام دیسان تۆ لە ناو وەکو وتم لە ناو فەرشی کوردیە ئەم توانا و قدرەت و هێزات چ لە ڕەنگەوانێت چ لە مۆتیڤەکانەوانێت کە نەخشی پێکراوە لە چیرۆکەکانەوە هیچ فەرشێکی کوردینی حەقایەتێکی لەگەڵانە بێت هەمووی پشتە سوورە بە چیرۆکێک چیرۆکێت چه ئەفسانە بێ چ ڕووی دابێت و قاڵبی ئەفسانی بەخۆیەوە گرتە بێ ئەمانە هەمووی یا بەسە لە ناو گۆرانەکانمانە هەموو ئەو بەیتانەی کە هەیە هەمووی دیوێکی خۆشەویستی دیوێکی قوربانیدان بۆ خۆشەویستی دیوێکی ئازایەتی و جوامێری و ئەمانە ڕەگەزی زۆر زۆر بەهێزن کە ئێمە ئەتوانین وەکو چۆن ماسکە دروستەکەی بێ هەبێنێکی هەبێ من لەگەڵەوە نیم مێژووی کۆنمان کۆپی بکەینەوەکەوەی هەیە لەگەڵەوە مێژووی کۆنمان ببێ بە ئەو هەوێنەی چۆن ماز دروستەکەی ببێتە ئەو هەوێنەی کە ئێمە بتوانین بینایشتی هاوچەرخی لەسەر بکەین ئەو نەش هێز و توانە و قودرەتێ لە ناو مێژووی هوەری ئێمە بەداخەوە ڕەنگە یەکێ لە کێشە گەورەکانەمە بێت کە ئێمە میلەتێکی ئەرشیفمان بەلاوە گرنگ نییە لە ناو ئەقڵێتی سیاسی و حتى جامعی ئێمە پەروەردەی ئێمە بە دۆکیمنتکردنی ئەمانە و خستنە ڕووی ناو بۆ بەردەست خوێنەران و هونەرمەندان و کەسانی دەرەوە گرنگێکی و تۆی نەبووە نەمانتوانیوە ئەم هێز و توانە و قودرەتە ئەم ئیمکانیەتە ئەم هەموو دۆکیمنتانە هەمیشە بەیادا بهێنینەوانێ مەسا هەتا لە کتێبەکانی پەروەردەی مناڵانمانە لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنە مەسە دوونەڕێن لە تەلەڤیزیۆنێکا سێ حەڵقە لە ڕەمەزانە پیشانەیرێ کۆمیدیە تراژیدی هەرچیەکە با من بێم لەم سێ حەڵقەیە لە حەڵقەیەکە وێنەیەک لە وێنانەی کە مێژووی دێرینی ئێمەیە کە خاوەنی چیرۆکێکە باسکەم باوکێکە بۆ مناڵەکەی باسەکە باسی ئەم حەقایەتی بۆکە ڕەبتە بە مێژوویەکەوانێکە بۆمان ماوەتەوەنێ ئەمە جۆرێ لە جۆرەکان تۆ ئەتوانی بیکەیتە سەرمایەیەکی معریفی کۆمەڵایەتی هەم خەڵکی شاگادارکەی ئەو مێژووە گرنگی خۆی هەیە بەهای خۆی هەیە ئێستا هەتا سەری فیلمەکانی هۆلیوودکە مەسەل بڵێن لەسەر هەرێکێ لەو کارکتەرانەی کە بێتە کارکتەرێکە کارکتەرێکی سینەمایی گەورە کە ئەنواع ڤێرژنی لەسەر مەسەر ڕۆبن هود بۆ نمونە وەرگرا ڕەنگە من زیاد لە 4 فیلمم بینی بێ لەسەر ڕۆبن هود لە کلاسیکەکەی و بۆ تازەکە لە لەندەن لە گەڕێکێکە ئاژێم ناوی شێورد کلۆز بوو ئەو دارستانەی کە ڕۆبن هود کە قاچاق بۆ و لەوێ وەکو مەقڕی خۆی ناوێتەوە تەسەورەکەی ئەو دارەی کە ڕۆبن هود لە ژێریا بووە وەکو بەزارگایە خەڵکە چێت تەماشایەکە لە دارستانێکی دوور تقریباً نزیکی 2 ساعتێ لە لەندەنەوە دوورە بە چواردەوریا بەردیان داناوە وەکو دارێکی پیری بە تەمەن پایە ناوەتە بەر لە قوپۆپەکانی ئەم دارە مێژووی ئەو وڵاتەیە ئەی پارێزن ڕۆبن هود بە ئەنواع ڤێرژن دروستیەکەن باشە بۆچی لەبەرەوەی حەقایەتێکەیە بەشێکی ڕاستە بەشێکی ئەفسانیان بە باڵایە کردووە ئەتوانێت بیکاتە سەر ئەم بڵێن سەحنەیە کە ئەیکاتە کارکتەرێکی جیهانی بە هەموو مناڵێکی ناسیێنە لە دنیا هەمومان ڕۆبن هود دەناسین بەڵام ڕەنگە کەسایەتێکی بۆ نمونە خولەپیزە بۆ نمونە
تێگەی دەیان کارکتەری وامان هەیە ئێمە علی بەردەشانیمان هەیە یەک دنیاشتی جوانی هەیە کە هەر لەو نیتاقی فۆلکلۆرە بە زمانێکی کە داڕشتۆتەوانی و هێناوێتی لەناو ینی مێژووی ئێمە پڕە لە مێژووی ئەفسانە و مێژووی چیرۆکەکان ئەمانە هەمی هێزی هەیە تۆ بە شێوەیە لە شێوەکان وەکو ڕەبنهودەکەی ئەوان بیتەکێنی لەو تەپ و تۆزە کۆنەی بە شێوەیەکی مۆدرن تۆ پیشانی کۆمەلگایەی توانێت ئەڵێ ئەمە مێژووی من ئەمە هێزی من ئەمە توانای من ماوسە لەناو قسەکان تا باسی میوزیکی کوردیت کرد ئەکرێ بڵین بۆ منە میوزیکی کوردی خاوەنی تایبەتمەندی خۆیەتی و لەناو ئەم میوزیکە ئەتوانرێت شتێکی تایبەت شتێکی جیاواز سەبارەت بە کورد لەناو ئەم میوزیکە جێگەی بێتەوە بەڵکو ئەوی کە ینی میوزیکی ئێمە لەگەڵ میوزیکی گەلانی ترا ڕەنگە جۆرێک لە تێکەڵیمان هەبێ بە تایبەتی ڕۆژهڵاتیەکانە هاو بەشیمان هەبێ بەڵام تایبەتمەندیەتێکەیە لەوەی کە ئێمە میوزیکی کوردی پێ بناسیێنینەوە وەکو بەشێک لە ڕێگ و ڕێشەی هونەری کوردی سەیری بکەین. من دوو ئەزمون باسەکەمێکیان لەوە لە لەندەن فێستیڤاڵێک کرا لەسەر میوزیکی کوردی کە تاراجافرێکی خستە بوو لە یەکێ لە زانگۆکانی لەندەن ناوی سەواسە پێم وایە ئەرسەلان کامکار لەوێ قسەیەکی هەبوو لەسەر مۆسیقای کوردی چەند کەسێک قسەیان کرد بەسەوەی کە بۆم مەبەستە کابرایەکی ئەڵمانی کە مامۆستای اختصاصی مۆسیقا بوو هاتبوو لە باکوور مۆسیقای کۆ کردبەوە خۆڵاسەی قسەکردنی ئەم پیاوە کە زیاد لە 56 ساڵ لەسەر بواری مۆسیقای کوردی کاری کردبوو باسی ئەو تایبەتمەندێتیانەی ئەکرد لە مۆسیقای کوردیا لە ڕێگەی ڕیتمەوە لە ڕێی ڕیتمەوانەیە ئەیوت ئەو ینی بڵێ سیستمێکی دانابوو هەموو گۆرانێکی تورکی بەو سیستمەی ئەو ئەتوانی بزانی کە ئەم گۆرانێ لە ئەسڵا ئۆریجیناڵەکەی کوردی بووە جا ئەو باسی ئەو ڕیتمانەیە کرد کە تایبەتمەندە بە مۆسیقای کوردی لە ڕێگەی ئەوانەوە ئەو کە باسیە کرد مۆسیقای کوردی وەکو چۆنەوەی وولێمی گڵتن کە ئاڵێ فەرشی کوردی بەو شێوەیە مۆسیقای کوردی شەوە خاتە سەرۆهینە دکتۆر دڵشاد ناوی چیە دڵشاد مۆسیقیەکەوەی دڵشاد خەڵکی بەدینانە بەڵێ ئەو سمینارێکی کرد دکتۆراکەی لەسەر مۆسیقای کوردیە کە لە باکوور کۆی کردووەتەوانێ چونکە باکوور تقریبا نوعێ لە نەوعەکان دەسی لێ نەدراوە دێهاتەکانی یعنی باسی ئەو سەرمایە گەورە نەتەوایەتیە کرد کە ئێمە لە ڕێگەی میوزیکەوە لە ڕێگەی ڕیتمی میوزیکەوە لە ڕێگەی ئەو هەموو میلۆدیەوە مەسە مامۆستا مەزەری خالقیەکێ لەو قسانەی کە چەندین جار کە دانیشتین باسیە کرد ئەویت مۆسیقای هینەکەی شوێنەکەی پێم وایە مؤسسەیەکی یا سەر بە یونسکۆیە میلۆدی میلەتەکانی کۆ کردوێتەوە تەسەورەکەی میلۆدی کوردی چەند قاتی فارس و عەرەب و تورک زیاترە یعنی ئەمە قسەی کەسێکی وەکو مامۆستا مەزەری خالقیە ئەمە قسەی کەسێکی وەکو دکتۆر دڵشادە قسەی کەسێکی وەکو ئەو پرۆفیسۆرە ئەڵمانیەیە کە مۆسیقای کوردی سەرۆت و سامانێکی گەورەی نەتەوایەتی ئێمەیە کە میلەتی کورد جۆرێ لە ژیان دۆستی ینی من پێم وایە ئەم ڕیتمانە لەوەیە حتا لە ناو ماڵەکانی ئێمە ماڵێکی لادێکە ئەچی ماڵەکە پڕڕەنگە ئێستا نالادی ئێستا نالادی مەسە 20 ساڵ لەمەوە پێش ڕەنگی گەرم لە ناو لادێکانە زاڵە کە ئەچیتە ژوورەوە حتا من کتێبێکم لابوو هەر بە ناوی کوردستانی کوسرەویانە فۆتۆگرافەرێکە منتیقەی ڕەوەندە کوردەکانی گرتووە لە کوردستانی ئێران ڕسمەکان کە تەماشاکە من زۆر کات لە لەندەن لە وەرکشۆپشتا کە بۆ تەلەبەکانم پیشانەیە کە پیشامەوە تەمە چیان تەمە سەیرانە مە شاییە وت نامە ژیانێکی ڕۆژانی خەڵکە ئاساییە جلەکانیان ئەونا طبعا ڕەبتە بەو باڵانسە لەگەڵ ڕەقی و توندوتیژی ژیان لەگەڵ ساردی شوێن و ڕەکی شاخ تۆ هەمیشە بەرامبەر ئەوە ڕەنگێکی گەرمە پێویستە شەڕی ئەو ساردەی پێ بکەیت بۆیە هەمیشە جۆرێ لە جۆرەکان ئینسانی ئێمە ئینسانێکی خۆشنودە
ئینسانێکە بەسەر زۆر کاتێمە بیستمانە هەر لە تعزێش بە شتێکی گۆرانێکی شادی لێ کابرا هەڵەپەڕێ یعنی جۆرێ لە خۆشنودی ژیان دۆستی کە ئەمە زۆر گرنگە ژیان دۆستی لە ناو کللتوری ئێمە هەیە هەر سەبارەت بەوەی ئەمە شتێکمانێ پێڵێن کۆتەڵ ئەو مەراسیمە تعزیەیە کە یەکێک مردووە ماینێکیان هێناوە هەرچی جلی جوانی کەسەکە هەیە پێچاویان ناخستوانتە سەر ماینەکە و بە شێوەیەکی بازنەیی بە دەوری کەسەکانە ژێڕاویانە ئەم مەراسیمە ئەگەر هەر کەسێ لەسەرەوە تەماشای بکە و ئەزانێمە خەنەبەندانەوە ئازانێمە شاییەک و هینەکە بەڵام نا جۆرێکە لە ماڵاواییکردن لە کەسێکە بەجێتێڵێ دنیا خۆشنودیەکەی تۆ بەیادێنیتەوە مەکسیکەکانیش ئەوەیان هەیە لەسەر قەبرانەکانیان و ئازانی شایی یەکەن بەڵام ئەو مەراسیمی ژیان دۆستیە زۆر گرنگە ئێمە مرد و پەرست نین ئێمە ژیان دۆستین هەر کللتوری ئێمە کللتورێکی ژیان دۆستیە لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی میوزیکەوە لە ڕووی چیرۆکەکانمانە لە ڕووی کەسایەتیمانەوە بەڵام کاتێک کە بە هاوچەرخیەکەی ئینسانێکی کەی لێ دروستە بێ ئوستاز پێم خۆشە هەرچەندە بەڕێزت بۆ نمونە جیا لە ئەزمموی کوردستان ئەزمموی دەرەوە وڵات و بە تایبەتیش ئەوروپاتەیە و ساڵانێکی درێژیش ڕاگری کۆلێژی هوەر بوویت لە زانکۆی سلێمانی لەبەرەوە هەندێک جار پرسیاری گشتی شەکەم بەڵام پێم خۆشە لە پرسیارێکی تایبەتمەند بە پسپۆرەکەی خۆت کە هوەری شێوەکاری و کاری نەحت و پەیگەرسازیە لەناو ئەو دنیاە ئەکرێ ئێمە بڵێن ئێمە هوەرێکمان هەیە بەناوی هوەری شێوەکاری و پەیکەرسازی و نەحت و سیرامیکەوە پرسیارێکی جوانە بەڕاستی ئەگەر ئێمە هوەری شێوەکاری بەو چەمکە مۆدێرنی تەماشای بکەین ڕەنگە بڵێن نە بەڵام هوەرمەندمان هەیە کە تایبەتمەندێتی خۆی هەیە کەسایەتی خۆی هەیە لە فۆرمی کاری هوەریە بەڵام ئەوەی کە ئێمە پرسیارەکەمەیە کاتێ مەسەل میناتۆری ئێرانی لە ئەمریکاش پیشان نین لە پێشانگایە کە ڕەنگە 1000 تابلویتیا بێ یەکسەر زانینەوە میناتۆری ئێرانیە بۆ لەبەروی تایبەتمەندێتێکی خۆی هەیە بەسە دوو نەڕێن خەت و زەخرەفەی عەرەبی بڵێن کە کوردیش دەستی هەیە لە مەسەل ئامەدی یەکێکە لە خەتاتە گەورەکانی دنیای خەت کە کووردە خەڵکی ئامەدە یەکسەر زانینەوە ڕەبتە بە کولتوریەکەوانە کولتورێکی ئیسلامیە بەڵام کاڵین ئیسلامی هەمووی بەشدارە هەر عەرەب بەشدار نییە لە ڕۆژهەڵاتیش بەڵێ بەڵام هوەری کوردی کە ئێمە بڵێن وەڵام بیناسینەوە هوەری کوردی بەڕاستی زەحمەتە لەبەرەوەی تۆ کاتێک کە هوەر ئەبێتە چەمکێکی هاوچەرخانە تۆزێ زەحمەتە ئێمە بەس ڕەگەزی تیا ئەدۆزینەوە مەسەل بە شێوەیەکی گشتی ئەگەر سێری تابلۆی هونەرمەندە کوردەکان بکەین ڕەنگی گەرمی زیاترە ئەگەر سەیری هوەری وڵاتە عەرەبیەکان و گەرمەکان بکەین ڕەنگی گەرمی کە ڕەنگە سوور و زەرد و پرتەقاڵی و ئەمانەیە تایە کەمە ڕەنگە ئۆکەریەکان تیازیە قاوەیە سپیە خاکە سەریە ئەم ڕەنگانە زاڵە بێ بۆ شوێنانەی کە بە تەبع گەرمە پێویستی بەو ڕەنگانەیە کە ڕەنگی هێمن و ئەوەیە بەس ئەو شوێنانی کە شاخاویە و شوێنی گەرمە وەکو کوردستان ئەم ڕەگەزانە تایە زاڵە بەداخەوە ئەڵێم کە ئێمە ئەو کێشەیە هەیە ڕەنگە وەکو تایبەتمەندێتی هەنێ هونەرمەند هەبێ کە کەسایەتی خۆی هەیە زۆر کاتیش دەکرێت ببێتە ناسنامەی نەتەوەیەک بەڵام ئەوەی کە هوەرێک بڵێن بتوانین بڵێن ئەمە هوەری کوردیە لە ڕاستیە زەحمەتەوە دەستنیشانکەین ئوستازی خۆشەویست خۆشحاڵ بووم بە گفتوگۆکەوە بەڕاستی هەموو وەڵامەکانت بۆ من جێگەی سەرنجن واکرێ لە وەڵامانە و پرسیاری تریش بکەین بەشی یەکەمی بەرنامەکەمان کۆتایی هات لە بەشی دووەمە درێژە بە گفتوگۆکەمانین و زیاتریش لە ڕێگەی ئەو باگراوندە مێژووی جەنابەت هەتا بۆ ئەو ڕەگوڕیشە مێژوویە گەڕێن لە ناو هوەری کوردی و کولتوری کوردیا سوپاس بۆ ئامادەبوونت و خۆشحاڵین سپاس بۆ بەڕێستان ئەزیزان بەم جۆرە بەشی یەکەمی بەرنامەکەمان کۆتایی هات لە بەشی دووەمی بەرنامەکەیە بە میوانداری کاک دکتۆر ڕێبار سەعید هونەرمەند و مامۆستای زانکۆ پێتان نەگەینەوە و خۆشحاڵە بین کە بینەرمان بن خواتان لەگەڵ